سعيد مسيفية ونيا كاك سعيدة برپرسی كمان داماني ونيا بله او پارچە زەویانە چییە $500 دووەگرتیە من ناوم قادر نادرە ڕۆژنامە نووسم أول نییە بس أول ما وزارة نفكي خود نيش هذا اشترون بكوا على وزارة سعيد مسيفية ونيا كاك سعيدة برپرسی كمان داماني ونيا بله او پارچە زەویانە چییە $500 دووەگرتیە من ناوم قادر نادرە ڕۆژنامە نووسم أول نییە بس أول ما وزارة نفكي خود نيش هذا اشترون بكوا على وزارة سعيد مسيفية ونيا كاك سعيدة برپرسی كمان داماني ونيا بله او پارچە زەویانە چییە $500 دووەگرتیە من ناوم قادر نادرە ڕۆژنامە نووسم أول نییە بس أول ما وزارة نفكي خود نيش هذا اشترون بكوا على وزارة او کاتان باشاوڕێ ئەو گوێتان هەیە بوو دەنجی سعید مەسیفی سەرۆکی کۆمەڵی کەم ئەندامانی هەولێر کە زیاتر لە 600 ئەندامی هەیە تاعاان خەبەریاندا من بڕوا بکە هەسیارەم داڕوو غەدر لە کەم ئەندامانی هەولێرێکی تێ گەندەڵێکی وایە وەڵام کە سەیرم کرد یعنی لەبەرەوەی مناڵی خۆشم خاوەن پێداویست تایبەت یعنی دەمارە زیاتر دەزوڵێ لە بۆ مەسەلەکەی پەیوەندیش تەلەفۆنیم کردیتر بە کۆمیدیە دەرچوودەوی تێک ئارا و قەپاتی کرد و هەرادوی تر 300,000 کەم نۆ کردەوە خەبەرم لۆ ئەو دیتان دێنێ بەدێشت ناوێت یار بگرین کاچی من یعنی ئەمە دوو قسەیە ئەو پرسیارانەمان لێت دەکرد هاوڕێیان تاوان سعید مەسیفی بزانم سەرۆکی کۆمەڵی چەند مەنسەبیان هەیە هەرێکێت 4-5 سەرۆکی کۆمەڵی کەم ئەندامانی هەولێرە 600 ئەندامی زیاتر هەیە باشکاری قوبات تاڵبانیە ئەندام پەرلەمانە وەلی باشە ئەو هەموو پلە و پۆست و پارەی وەرەگری کەچی ئەوزە چاوی لە پارەی ئەو کەم ئەندامانەیە جگەلەوەی لە بودجەی مانگانە لە موچەکەیانیشە 10,000 وەرەگری دەرن بەلای کەم دەکە 7 ملیۆن 600 کەسێکە 10,000 چەند دەکە گوایە پارچە زەویان وەردەگری ئەلێرە شتەکە دروست بوو کەچی لە هەر یەکیان $500 دیناری وەرگرتێ بە ناوی ڕسوماتی شارەوانی ئەوانە کەسی هەمان ئەو ڕسومات شارەوانیە لە ڕانیە دەڵێن 250,000 وەرگیرایە 250,000 وەرگیرایە ئەوەندە وەرگیرایە خانێکیان کڕیە بە نۆ دەفتەری داڵێن کەس نازانی پارەی خانەکەی چی لێ هات خانی چی لێ هات نیسان پیکابەچیان هەبووە دەڵێن ئەوەش جێگرەکەی بردی کیلۆ یعنی شتی کۆمەڵەکەیانە بەجددی ئینسان کو دەتوانێت فێر یان پارەی ئەو خەڵکە هانا بخوات هەر ئەلێرەوە پەیوەندیمان پێکرد ئەوە ڕایۆژکارەکەی قوبات تاڵەبانیە چۆنی کاگاراس دەنگت زۆر نزمە کاگاراس سپاس دەکەم کاگاراس وەزعی هەولێرێ چۆنە کاگاراس قەتعار دەکەیە لە شاوێسی چۆنی کاگاراس دەنگت زۆر نزمە کاگاراس سپاس دەکەم کاگاراس وەزعی هەولێرێ چۆنە کاگاراس قەتعار دەکەیە لە شاوێسی چۆنی کاگاراس دەنگت زۆر نزمە کاگاراس سپاس دەکەم کاگاراس وەزعی هەولێرێ چۆنە کاگاراس قەتعار دەکەیە لە شاوێسی ڕێیان دوای ئەو گوێتانە دەنگ کە بووم سەیرکەن
پەیامێکی دەنجیم لۆ ناردیە شتێکی زۆر سادەیە بزانت چما زۆری خەڵکت داجی کردی و کورەکە گاراز عیبە بابە بە قوربان هەڵگرە چاوەکەم تو حزبەکی گەورە و گرانت لە پشتە بە قوربان دەستێتر چی ئەی هاوار دوو قسە دوو پرسیارە لەسەر زەوی داگیرکردنەکەیە بزانین جوابی خەڵکدەوە چۆن زۆری خەڵکت داگیر کردی و هەر ڕەشەی کوشتیشیان لێ دەکەی نووسی عیب و ترس چییە تۆ کەسی فێری ئەدەبی نەکردووی هیچمان نەکردی ئەوە دەبینن بە سەرینگۆ ئەوە شتەکانە تۆ چی ئەوە ئەویش وەشی عەلی ئەونیش دوو قسەم لەگەڵی کرد ئەیتر نییە یەکسەر هەر ئەلەو چی گوتم قادر نادرم ئەگەر قادر نادر نەبا ڕەشە بادەبوو نازام ئەو شعرە ئەو شاعیرە ئەوەی کە پشتەوەی چەور کرایە ئیتر بە زەوقی پارتی ئەوەی کرد ئەوە 12 ساڵ لەمەوبەر لە گۆڤاری دەستگای زانیاری حەمە سەعید بڵای کردەوە عەلی ئەونی ئاراس مەلا بەختیار لە ئەولادە ژەڕی ئەو شعرەی نووسیە لە بۆ ناردم دەرێ ئەتو ئەو کەسە باشەوە کەی مشکلی یانی ئەمن بەو شاعیرە دەربارەی زەرد هەڵگەڕاوەی ئەوە دەبم ئەمن ئەو دەنگانم لۆ بەجێشتی هاوڕیان هەر بۆ زانیاری کاکە دوو پرسیارمانەیە بە قوربان وەرە جواب دەوە چاوەکەم بێدەبی ئەگەر بێڕێزێکمان کرد حەقت بی وەرە جواب دەوە کاچی من ئیدۆ قەپات دەکەیت پرسیار وعد بی ئەگەر بۆ پڕ ڕێزۆ گفتوگۆمان نەکرد بەس تەلەفۆن قەپات مەکەن کاچی من وەڵڵا عیبە کاکە خۆ من حەمە سەعید نیم پارەم دەنێ و خۆنم چەور بی بە قوربان کاکە جان ئەگەر جوابت نەبوو ئەتا ئێوارێ دوای ئەوە خۆڵقۆم گرتی بەڕاستی دەنگ کرد بڵا دەکەم هاوڕێیان ئەوەی جێتان هێبوو ئاراسی حەسەوی میرخانە ئاراس مێژووکی خراپی هەیە دوێنێ کاگرانزەر باسی کرد کە چۆن ئەوەیان لە نەخۆشخانە دروستکردی بای 5-6 ملیۆنەوە و خواردیانەگە دوسێ کەس وەڵازام لە مەسیفیش ئەوەی پزیشکی هەیە ئەوشی داگیر کردیان بەر لەوەی بێمە ئەو شتە تەزیرکەم یەک بەنامە بۆی ناردم بەڵام ببینن ئەوە پاپۆی خەڵکی ساڵی 59 کابرا وەفاتی کردیە عەلی خدر نازەم ناوەکە ئەوە دکۆمنتەکە هەیە 59 وەفاتی کردێت تاپۆی پێشتریان هەبوو چونە ئاردەکانی داگیرکردن ئەو خەبەرە لە بوو مەترمش پەیوەندیم بە ئاراس حەسەوی میرخان ئەوە دیتان چەند بە ئەوەتی جێ لە دەنجی من بوو قەپات دەکە دوای ئەوە شعرەکەی ئەو شاعیرە دەربارەی ڕەنگ زەردەی پارتی حەمە سەعید حەسەنی لە بۆ من دەنێری هەموو شتەکانیان خڕ بوو ئەوە عەلی ئەونیشە ماشت بەهەرحاڵ ئەوە کرد هاوڕێیان ئەو قەتعەردا مقاتعەی سەی نۆتسەی شاوێسە دەدۆنمونۆ ئۆلکەیە لە شاوێسە شوێنەکەی زۆر ستراتیزیە لەو ماڵەیان ئەوە کردێت چوینە وێندەر کامەرانەکەیە جێگرەکەی هەڕەشەی لێکردینە گوتیتی ئەگەر بێنەوە ئێرە زارشکە و شماڵە سێناغی سوورچستان لێ دەکەی لەسە حاڵی خۆیان خبە جددیانی کامەران وەرە بەس بە خەڵک بڵێ بە چه حەقێک دێن ملک و ماڵی خەڵک داگیر دەکەن و هەڕەشەی کوشتنیان لێ دەکەن و دەیکەنە مەشروع حکوومەت لە چی ویجدان ئیسلام ڕێبازی شێخ ئەحمەد لە چی کە مەسعود پێرێ باسی کاچی من کو دەکرێ بەنا ئەو خەڵکی کەون تا ئەن ئەو ئاراسە برایشکی هەیە ئەوە بالمناسبە ئەم ماوەکە لە دوو زانیاری نەبەهیان هەر بەدەست وێنە ئەوەی لە بۆ ئەوروپامانە بەڕاستی سکاڵایان لەسەر دەکەین وە زانیاریمان داوە بە شوێنی هەستیار کەوانە دەورشی زۆر خراپ دەبینن لە ئازاردان و ئەشکەنجەدانی خەڵک ئەوانش هەڵگورت سەعید گەردێ ناو وێنەمان وێنە و
زانیاری زیاترمان دەوێت تەلەفۆن ڕوبێکەچیان کردم قەپاتی کرد شێروان حەسۆمین خان تا هەریونس مزوری فەریدون گۆران چڕە بە هیوام هەر کەسێک ئەو چار ناوەشی پێ هاوڕێیان من زۆرم پێ سەیرانی ئەو هەموو بەرپرسا ئەمە بەشەشیان کاکە بە زمانێکی ئەو پەڕین لەرم ئەو بە خۆتان دەبین خۆمی بڵاو دەکەینەوە قسە و گفتوگۆ دەکەین لەگەڵیان زۆرم دا سەیدا قەپات دەکەن لە کاتێکدا ئەمە دەمانەوێت ئەو زمانە دیالۆگە بین ئەوەی کە لە سەریان دەگوتێک هەندێک جار بۆ خۆیەوە باشترە جواب دەنەوە لەبەر ئەوەی هەندێک جار دەبینن ینی قسەکان بەو شێوەنیە کە دەگاتە ئێمە تێناگەم بۆ قەپات دەکەن بۆ ئەو هەموو ترسیان هەیە باشە بەزترە کورە زۆر نوکتە یەکێک مدیری زەریبەی هەولێرێ چییە خەڵکی لای چۆمان و وەرتێ بڕوا بکە ڕۆژێک تەلەفۆنم لۆ کرد هیچی دەزان چیم پێ دەڵێ هاوڕێیان زۆر کەیفم بۆ پەسەرێک بۆ خۆمات دەیگو خوامان هەیە لە دەستە و خوامان هەیە ئەی کاچی من ئەمچم کردیە تەلەفۆن دەکەم پەیوەندیش تەلەفۆنیا دەکەم لەگەڵتان هەندە پرسیار و سەرنجم خوامێ باشە ئەمە گفتوگۆ بکەین وەرن با گفتوگۆ بکەین وەرن ئەو تۆمەتانی ئاراستان دەکرێت ڕوونکردنەوە بدەن لەسەر خۆمە کێشەی شەخسیمانەگە کەستان نییە هیچ پێویست بەو تەشەنوز و دژایەتێژ ناکات گفتوگۆ دەکەین ئەگە پێتان خۆش ئەگە نائمەش ئەوە هەموو زانیارێک هەم بڵاو دەکەین و نەمەودە ئەوی جوابمان نەداتەوە پرسیارەکانی ئاراستی خەڵک دەکەین کاتێکی خۆش